پرۆگرامی وێنەگرافی یەکێک لە پرۆگرامە زۆر تایبەت و زۆر جوانەکانی دەستگای میدیایی کوردستاتە کە لەلایەن هاوکارمان بەرزانەوە ئامادە و پێشکەشەکرێت. بۆ ئەم هەفتەیە میوانداری کەسایەتی شاری سلێمانی مامۆستا عەباس گورجیەکات کە کوڕی خانەوادەیەکی دیاری شاری سلێمانیە و هەروەها گەنجینەیەکی گەورەی یادەوەریەکانی سەردەمی زێڕینە لەگەڵ هاوکارم بەرزان شەوی سێشەممە سەعات 9 باز لە یادگاریەکانی شاری سلێمانیەکەن. پرۆگرامی وێنەگرافی ئەم هەفتەیە میوانداری کەسایەتی شاری سلێمانی مامۆستا عەباس تۆفیق گورجی دەکات کە ساڵانێکی زۆر وەک مامۆستا و پەروەردەکار خزمەتی گەورەی کردووە. کوڕی خانەوادەیەکی دیاری سلێمانیە و برای هونەرمەند و دەنگخۆش مەحموود تۆفیق شلکە گەنجینێکی گەورەی یادەوەریەکانی سەردەمی زێڕینە و ئەم هەفتەیە لە بەرنامەی وێنەگرافی و لەگەڵ هاوکارمان بەرزان کەریم شەوی سێشەممە سەعات 9 دەمان بنەوە بۆ یادگاریەکانی شاری سلێمانی.